بە گوێرەی زانیاریەکانی وەزارەتی بەرگری ئازەربایجان ئەم وڵاتە بەردەوامە لە بڵاو پێکردنی هێزی سەربازی بۆ هەرێمی کالباجار. نوێترین ڤیدیۆی کالباجار کە وەزارەتەکە بڵاوی کردوتەوە شوێنی گەشتیاری پێشووی ئیسیتۆ نیشان دەدات کە لە ڕووی مێژوویەوە شارۆچکەیەکی گەشتیاریە و لە هەموو ڕووسیاوە سەرنجی سەردانی کارانی بۆ خۆی ڕاکێشاوە. ڕادەستکردنی هەرێمی کالباجار دوای ئەوە گربەستە دێت کە لە دوای چەند هەفتەیەک لە شەڕ و پێکدادان لە ناگۆرنا کارەباخ لە نێوان هێزەکانی ئەرمەنیەکان و ئازەربایجان کۆتایی پێهات. کالباجار دووەم هەرێمەکە دەگوازرێتەوە بۆ ژێر کۆنتڕۆڵی ئازەربایجان. ئاگربەستەکە کە لەلایەن ڕووسیاوە سەرپەرشتی کرا بۆ مەرجەی ئەرمێنیا کۆنتڕۆڵی هەندێک ناوچەی کە لە دەرەوەی سنوورەکانی ناگۆرنا کارەباخ لە ژێردەستیدایە ڕادەسی ئازەربایجان بکات. لەوانە هەرێمەکانی کالباجار ئاغدەم و لاچین. چاڕوان دەکرا کە لە 15 مانگی 11 کالباجار ڕادەست بکرێتەوە، بەڵام ئازەربایجان پاش داواکاریەکی ئەرمێنیا ڕادەستکردنەکەی دواخست. بەرپرسانی ئازەربایجان ڕایانگەیان بەهۆی خراپی بارودۆخی کەشوهەوا کشانەوەی هێزە ئەرمەنیەکان و خەڵکی سڤیل لەسەر ئەم تاکە ڕێگەیە سەخت و دژوار بووە کە لە ڕێگەی ناوچە شاخەویەکان ناوچەکە بە ئەرمەنستانەوە دەبەستێتەوە.